بەڕێزانە و کاتە و باش ئەوەی ڕاست بێ ئەوڕۆ بەیانی ڕووداوێکی ناخۆش بۆ من هاتە پێش. ڕووداو ناخۆشەکەشەوە بوو پێم باش بوو لەگەڵ ئێوەی باس بکەم لە یوتیوبی بڵای بکەم و بۆی کێوەژ ئاگادار بن. بەیانی کاستامە من کوڕێکی 17 ساڵم هەیە بە نێوی سەرۆک. سەرۆک نامەیەکی بەجێهێشت بوو لە ژوورەکەی خۆی، نامەیەکی بۆ دانابووم و کە کردمەوە ترسام. یەکەم جار بوو نامەی بۆ دادنام، نامەی بۆ دەنووسیم. ترسام دڵم خەبەریدا کە شتێکی ناخۆش بێ. هەر بۆیەش پێم وا بوو نیگەران بووم. ئەو نیگەرانیشم بێجێ نەبوو دیارە. شەوێ خەونم پێوەدی بوو، خەونێکی ناخۆشم پێوەدی و بەیانی بۆیە زوو چوومە دیوەکە. ئەگە چوومە ژوورەکەی لە ژوورەکەی نەبوو، نامەیەکی بەجێش بوو. لە نامەکەیدا نووسی بووی بابەجان بەداخ ئەوە من دەمەوێت پێت بڵم کە ئەمن ئاخیرەکەی مەجبور بووم شتێکی کە ئەو ماوەی هەر لێم شاردوێتەوە ئاشکرای کەم. ئەمن دەگەڵ ڕەفیقە کچەکەم، کچێکی وانێکی خۆش دەوێ، کۆلۆمبیاییە، خەڵکی کۆلۆمبیایە، کچێکی ڕەشی کۆلۆمبیایی خۆش دەوێ. بەداخەوە دەگەڵ ئەو کچەی ئەمن مەجبور بووم لە ماڵێ بڕۆم، بە یەکجاری دەگەڵی ڕۆیشتم. دەشم زانیێت و پێت خۆش نیێت و زۆر سەخت گیریار دەڵێ دەبێت کورد بێ. دەگەڵ ئەو کچەی ڕۆیشتم و بە یەکجاری ماڵم بەجێهێشت. پێشم خۆش نییە پێت بڵم لە کوێم، بەڵام وە دوومان مەکەوە. ئەمن دەرسم پێ ناخێنرێت، تازە حازر نیم دەرسێ بخێنم، بۆیە ئەمن دەڕۆم لە ماڵێ. دەمەوێت بە زووی پارەیەکی زۆر کۆکەینەوە. ئەمن زۆر خەون و خەیاڵاتێکم هەیە، ئارەزووی گەورەم هەنە، دەمێ پارەیەکی زۆر کۆکەینەوە. لەگەڵ ئەو کچەی دەڕۆین. بۆیەش پێم نەکوتی دەمزانی ئەتو پێت ناخۆشە دەگەڵ ئەو کچەی دەڕۆم، چونکی ئەتو ئاگال لێ بوو کە ئەو کچە نەخۆشی ئایدزی هەیە. ئایدز ئەنگۆ کوردەکان پێتان خراپە، وە دەزان نەخۆشیی خراپە، بەڵام دکتۆر پێیان کتۆ کە ئایدزەکەی ئەوە چا دەبێتەوە و ئەو ئایدزە منتەقیل نابێت بە کەسێکی دیکە. بۆیە هیچ نیگەران مەبە، ئەوە ئەلحەمدوللا ئایدزەکەشی چا دەبێتەوە و هەموو شتێک بەرەو باشی دەچێ و بەرحاڵ کێشەیەکمان نییە. دوای وەش ئەمە بڕیارمان داوە هەروەچی کە پێشتر ئاگار لێ بوو ئەو کچە لێی دەزانێت کە ماری جوانە چۆن دەچێندرێ. ماری جوانای قەرارە بچێنین. دەگەڵ ئەو کچەی دامان ناوە بچینە مکیەکی، ئەو کۆلبەیەکی زستانی و خانۆ زستانیانەی خانۆ هاوینیانی قراغ دەریایە. دەچین دەگەڵ ئەو کچەی دان ناوە بچینە ئەو خانوویەی و وانێکێ دەکەین. لەوێ ئەو ماری جوانای دەچێنین، ئەوەندە ناچێنین کە قاچاق بێ، بەڵکو پۆلیس بێ بمانگرێ. ئەوەندەی دەچین کە قانونیە لەوێ دەیفرۆشین، کەسیش نازانێ. گە زیادیش بچین حکوومەت نازانێ، چون لە دەرەوەی شاری نەو شوێنەکە. پێشم خۆش نیە ئادرسەکەت پێ بڵم، بەڵام لانی کەم لە تورکوی ڕ 700 کیلۆمتر بەرەو شمالی فەنلاندێ دوورە. بە خۆڕایی مەگەڕێ، خۆت ناڕعات مەکە، ئەمە دەچینەوێ. ئەگە هەر شتێکیش بوو تەلەفۆنت بۆ دەکەم، وەلی دامناوە تا 3 مانجی دێ تا بەهار دادێ دامان ناوە تەلەفۆن شتی بگژێنەوە، مەگەر ئەوەی کە ڕووداوێک بقەومێ. بەرحاڵ کوڕەکەم ئەو شتە ناخۆشانەی کورد، بەداخەوە ئەو شتانەی کورد و پێشی وا بوو کە هیچ ناقەومێ. ئیدی دەگەڵ ئەو کچەی ڕۆیشتوینە و هیوادارم بە جوورێک دڵی دایکشم بدەیەوە کە دایکم حەزێت نەبێ. ئیدی ئەو شتانە هەنا و نیگەرانی مەژمە بنە. من تازە 17 ساڵمە و پیاوم و ئەو کچەشم زۆر خۆش دەوێت. قەرارەگە ئایدزەکەشی چابێتەوە، نەخۆشی ئایدزەکەی منداڵمان هەبێ و منداڵەکەشم قەولم پێدا حتممە نێوی کوردی لێ دەنێم و زۆریش خۆش دەبێ منداڵێکی ڕەشمان هەبێ، پێستی ڕەش بێ، بەڵام
کورد بێ ئەمن ئارەزوم هەیە هەوڵ دەدەم کچەکەش حتمما کوردی فێر ببێ ئەو ماوەی لەو شوێنەینە لە قەراق دەریایە حتمما کوردی فێر دەکەم بەرق و شتمان نییە کارەبای نییە خانۆکە بەڵام بە ئەندازەیەکی یەکجار زۆر بەشی ئەو زستانەمان دار دەگەڵە خۆن دەبین کڕیومانە ئیدی هەر داری دایسێنین و سۆبەی داران پێ دەکەین ئەو شتە ناخۆشای نووسی بوو جا بەرعاڵ خۆشەویستان ئەو خەبەرانە ناخۆشن بۆ کەسێکی کە کوڕێکی 17 ساڵەی هەبێ لە دەرەوەی وڵات بژی لە وڵاتێکی ساردی وەکو فەنلاند ساڵها زەحمەتی بە منداڵەکەیەوە کێشا بێ هەوڵی دابێ کە بە شێوەیەکی باش پەروەردەی بکە بەڵام کوڕەکەت سەرنجام لە کۆتاییدا نامەیەکی ئەوات بۆ بنووسێ و بەو شێوەی بڕوا هەستێکی ناخۆشە ڕەنگە هەر ڕستەیەک هەر جملەیەک لە نامەکەیم دەخێندەوە ئەحساسم دەکرد ئیدی ژیانی منیش بەرەو کۆتایی چوە چون مادام کوڕەکەت دەگەڵ کچێکی نەخۆشی محتادی کە تووشی نەخۆشی ئایدز بوو بێ بڕوا و ژیانی ئەوای لێبێ بەڕاستی ڕۆژێکی ناخۆشە ئیشەڵڵا هیچ دایک و بابێک تووشی ئەوەی نەبێ نامەکەم پێکەوە ناو نەمزانی چۆن بچمە سەرکارێ ئەو ڕۆژی دەچوومە من متەرجمم دەبات چوبامە تەرجمەی بەڵام ئەمن بەو فکرەی ناتوانم بچم تەرجمەی بۆ خەڵکی بکەم بە تایبەتی ئەگەر تەرجمەکانی مۆزوعاتێکی حەساسی وەکو ڕەوانشناسی و دەروون ناسیوانە بن بۆیە بڕیارمدا کە نەچمە سەرکارێ ویستم تەلێفۆن بۆ ساحبکارەکەم بکەم بەڵام ساحبکارەکەم جوابی نەداوە تەلێفۆنم بۆ کوڕەکەم کرد ئەویش جوابی نەداوە بەڵام بۆ چەند دقەیەک دواتر پەیامێکی نات کورتەنامەیەکی نرد و نووسی بابە من ناتوانم قسەت دەگەڵ بکەم پێم خۆشیش نییە قسەت دەگەڵ بکەم بەڵام نامەیەکی دیکەشم هەر بۆ داناوی لەسەر مێزی ئاشپەسخانەکەی و چێشتخانەکەی تکایویش بخێنەوە چون کاغەزێکی دیکەی دانابوو کاتێککە ئەوم کردەوە بیخێنمەوە نووسی بووی بابە هیچ نیگەران مەبە ئەمن نەڕۆیشتومە ئەمنەوە لە مەدرسەیمە و وەکو ڕۆژان و عادیش بەڵام هەرویستم داوا لێ بکەم ئەگەر بۆت دەگونجێگە دەزانی پارەت هەیە و بۆت دەگونجێ پێم خۆش بوو ئەو ساڵ هاوینێ لەگەڵ ڕەفیقە کچەکەم کە تۆش دەیناسی و کەسێکی گونجاوە پێکەوە بچینە فستیڤاڵی گۆرانی و بڵیتەکەشی زۆر گرانە چەند سەد یۆڕۆیە هەر کەسێکی ئەگەر پارەت هەیە ئەم پێم خۆش بوو بڵیتی بۆ هەردووکام بۆ خۆم و بۆی بکڕم و بچین هەرویستم ئەوەت پێ بڵم ویستم خەبەرێکی خۆشترت پێ بدەم بەجێوەی یەکجێ هەڵبەزێەوە و بڵێ ئەمن ئەوە گرانەوانە دەنا هیچ نەقەوماوە و ئەو داستانەش ئەو چێڕۆکەش هەموو دروستکراوی خۆم بوو هیچ شتێکی وانە قەوماوە لە مەدرسەیمە بەڵام پاش ئەو چیرۆکەی بڕێک شەرمێ دەکەم بێمەوە گەزانیت ناڕەحەت نەبووە زۆر تووڕەنی لێم پێم بڵێ یەکسەر دێمەوە دەنا نایەمەوە تا شێو درەنگ دەبێت تا تو دنوی دێمیش پام بۆ نردکتم دەست خۆش بێ هەر مادام پاش ئەو خەبەرە ناخۆشەی خەبەرێکی خۆشت پێدام زۆر سپاس و بە چاوان حتمما بۆتان دەکڕم حتمما هەر ئێستا بۆتان دەکڕم و وەڵایدی قەولم پێدا و بڵیتەکەی بۆ بکڕم بەڵام مەبەستی من خۆشەویستان لەو مەوزوعایی لەو بابەتەوە ڕەباسم کردەوەیە کە بڵێم کە دەژیاندا هەمیشە خەبەراتی ناخۆش دێتە پێش ڕووداوی ناخۆش دێتە پێش بەڵام مرۆڤ دەبێت توانای هەبێ بۆی کە هەمیشە پاش شتە ناخۆشەکان شتی خۆشیش دێتە پێشێ ئەمن 42 ساڵ تەمەنمە نەمدیوە پاش ڕووداوە ناخۆشەکان ینی ڕووداوە ناخۆشەکان هەر بە ناخۆشی درێژانەوێت بە تایبەتی ئەگەر بە ژیرانە و عاقڵانە دەگەڵ ڕووداوەکانی کە بۆ ژیان دێدەن پێش هەڵسوکەوت بکەیت بە دڵنیاییەوە هەمیشە شتی خۆش دێتە پێشێ
و چاوەڕێی شتی خۆش دەبێ ببین شتە ناخۆشەکان هەروە ئیدامان نابێ و ئەگەر خۆشببین بین نسبەت بە ڕووداوەکان دەتوانین چاوەڕوانی شتی مثبەت و خۆش بین و هەر مەبەستم ئەوە بوو دەنا مەبەستێکی تایبەتیم نەبوو هیچ چیز مەبەستیشمەوە نەبوو کە خدای نەکەردە بێڕێزی بە ئێوە بکەم یا دەگەڵتان ڕابوێرم تەنیا مەبەستمەوە بوو پاش هەموو ناخۆشیەکی خۆشیەک هەیە و ئەو چیرۆکەش لە ڕاستیدا دروستکراوی خۆم نییە ئەمیش بیستومە و پێم خۆش بوو ئێوەش ئەو چیرۆکەی ببیستن و جۆتان لێبێ و دەنا هیچ یەک لە بەشەکانی و چیرۆکەی پەیوەندی بە ژیانی منەوە نییە تەنیا نێی کوڕەکەم ڕاست بوو کە سەرۆکە و 17 ساڵە و ئەوەندە لە وڵاتی فینلاند دەژین هیوادارم هەمووتان باش بن ئێمە ژیانێکی باشمان هەیە و منداڵەکانمان و هەمولایەکمان و هیچێک لە خۆشترین ڕۆژەکانی ژیانمە بۆیە ویستم کە ئەو مۆزوعەتان پێ بڵم و لەمێژە دەستم کردو بە چالاکی یوتوب هەر ڕۆژەی مۆزوعی کە پێم وابێ باش بێ باسی دەکەم و جا ئەگەر سوودی هەبێ باشتر و ئەگەر سوودیشی بۆ ئێوە نەبێ لانیکەم تەسی لە ژیانی مندا هەبوو مۆزوعە بۆیە باسی دەکەم ڕۆژێکی خۆش و بە هیوای سەرکەوتنی هەمولایەک